سپاس بێزانی تاک بە تاکی هەموو ئەوانەی کە لە یەکەم ڕۆژەوە لەگەڵمان بوون تا ئەمڕۆ بە پایان گەیشتین. زۆر سپاس مامۆستا عوسمانکانی کوردەی دەکەین کە لە ڕەمەزانەوە بە ئۆنلاین بە شێوازی ئۆنلاین لەگەڵمان بووە هەتا ئەمڕۆ کە بەشدارە لەگەڵمان بە پێدانی شەهادە لەلایەن من یەکم لە قوتابیەکان کە بەشداریم کردووە لەو پرۆژەیە. زۆر سپاس بە خودای گەورە کە سەرکەوتنم بەدەست هێنا و سپاسی هەموو ئەوان دەکەم کە بە یەک و شەش بێ هانیان داوم. بەڕاستی سوودێکی زۆری هەبوو و پیرۆزبایی خۆم ئاراستی هەموو قوتابیان دەکەم و دەستخۆش لە مامۆستان و سەیبە دەکەم. ئەمن قوتابیەک بووم کە لە ماوەی مانگە توانیم سوڕەتی مولک لەبەرکەم و بەواتاوە بەهۆی هەوڵی مامۆستا عوسمان بوو کە توانی بە شێوەی ئۆنلاین بە شێوەیەکی سەرکەوتوو توانی دەرسەکەمان بۆ شەڕح بکات و پێمان لەبەر بکات. وەکو ئەنجومەنی دووی خشاین هەڵساین بەکردنەوەی پرۆژەی لەبەرکردنی سوڕەتی مولک بە شێوەی ئۆنلاین. بەڕێز مامۆستا عوسمان توانی خولەکە بڵێتەوە 62 قوتابی بەشداری خولەکەیان کرد وە خولەکی سەرکەوتوو دەرچوو لە دواییدا بە تاقیکردنەوە بە قوتابیان کرد و توانیمان ئەم ڕۆژ ئاهەنگیان لە بۆ ساز بکەین بڕوانامە دیاریان پێشکەش بکەین.